ڕێبەبەریە ئاسایشە ڕێبەندان ڕوونکردن دەربارەی دەستەسەرکردنا ژمارەیەک قاچاقچیان سەر بێ پەکەکەوە بەڵاو کرد و تێدەگوت و ڕوبڕووبوون ناوبەرە ئاسایشە ڕێبەندان و چەکدارên پەکەکەدا دروست نەبوویە. پشتی بەڵاوبوونە نوچەیە دروستبوونە ڕوبڕووبوونێ ناوبەرە ئاسایشە ڕێبەندان و چەکدارên پەکەکەدا لێ شەڤە 2 لەسەر 3 vê mehê ڕێبەبەریە ئاسایشە بازگەهان ئانگۆ ڕێبەندان داخوێنیەک بەڵاو کرد. داخوێنیا خۆدا ئاسایشە ڕێبەندان گوت و ڕوبڕووبوونەك ناوبەرە ئاسایشە بازگەهان و چەکدارên پەکەکەدا ڕوونەدایە بەڵکو ئەوێ ڕوودا ئەو بوو کو هێزên پێشمەرگەین کوردستانی ژمارەیەک قاچاقچیان سەر بێ پەکەکەوە دەستەسەرکردن. وەکە داخوێنیە داهاتیەک و ژمارەیەک قاچاقچی هەوڵ دەدان ئالیکاریان بگهێنە چەکدارên پەکەکە ئەوژی تاکو چەکدارên پەکەکە زیانێ بگهێنە خەلکێ دەڤەرێ و کوردستانێ بگشتی. هەروها داخوێنیا ڕێبەبەریە ئاسایشە بازگەهان داهاتیەک و تو زیانێک بەهێزن پێشمەرگەین کوردستانی نەگەهشتیە و تەڤایە وان قاچاقچیان هاتنە دەستەسەرکردن. ئاسایشە ڕێبەندان داخوێنیا خۆدا تەکەس کرد و حتا کو هێزن پێشمەرگەین کوردستانی مانە خەلکی کوردستانی وێ هەمیشە پاراستی بن تەبایە پیلانên دوژمنان و هەوڵا تێکدانە ئاسایشە هەرێما کوردستانی ددن وێ وەرنە پوچکردن. چەکدارên پەکەکەتەوە ئەجەندایên دوژمنên کوردان بجی دکن بەردەوام وان پیلانان بجی دکن و ئارمانجێ تێکدانە ئەولەهیە کوردستانەیە هەروەها و ئارمانجژەیە ژنابرنا قوارەیە هەرێمە کوردستانی چەکدارên پەکەکە بەدەهان وڵاتیان سویلیان دەڤەرێن سینووریەن هەرێمە کوردستانی و پێشمەرگەین کوردستانی شەهید کردە نزیکی 1000 گوندێ هەرێمە کوردستانی بێسەدەما شەرێ پەکەکە و تورکیا هاتنە بالەکردن.